هەر سەبارەت بەم بابەتە کاردانەوەکان لەسەر تاقیکردنەوەی موشکی بالیستیکی لەلایەن ئێرانەوە و کاردانەوەی فەڕەنسا و ئەمریکاش هەر لەم بارەیەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز بەهزاد خۆشحاڵی چاودێری سیاسی کە بەڕێزان لە فرانکفۆرتەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز خۆشحاڵی سڵاوت لێبێت. ئەمریکا و فەڕەنسا بۆچی ئەوەی ئێرانیان پێ ناخۆشە لە کاتێکدا زۆر وڵاتی دیکە ئەمە دەکەن؟ ڕێز بۆ خۆتان و بینەرانی ئازیزتان. ئەوەی کە ئەمریکا و فەڕەنسا ئیکەن کاردانەوەکە کاردانەوەیەکی ڕاهەیە تەقەبولیەکان تەحەداکانی ئێران و تەعەداکانی ئێران ئیتر سنووری تێپە هاوکات لەگەڵ ئەوەی کە هەواڵی بڵاوکردنەوەی تاقیکردنەوەی موشکی و حاژەک لە ئێرانە ئەویسترێ هاوکات لەگەڵ ئەوە تۆ ئەو هەواڵەش ئێران بنکەی ئەتۆمیەکانی خۆی گواستووەتەوە بۆ قوڵایە عەرز بە جۆرێکە ئیتر هێواش هێواش دەمە بێت کە تەنانەت بە هێزی عەسکەری و هێزیش بتوانن ئێرانە و توانستنی ئێرانە لا بدەن. بۆیە ئەوان بیر لەو کاردانەوەکەنەوە کە ئەوە هەڕەشەی لەسەر ئەوروپا وەکو چۆن درۆنەکانی بوو بە هەڕەشە لەسەر ئەوروپا و ئوکراین و تواناموشکیەکانی و توانایەکانی سبەی ڕۆژ هەم لە ناوچەکە ڕکابەرێکی ئەتۆمی گەورەی دروستکات کە هەموو سەرچاوەکان و دەستکەوتەکانی ڕێژمەند ناوەڕاست قوت با و هەم ئەوەی کە هەڕەشەی ئەوروپا و پەیمانەکان. باشە بەڕێز خۆشحاڵی، ینی ئێران هەر شتێک کە بیاوێت پێی خۆش بێت دەیکات. ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی دیکەش تەنانەت لە کارەکانی دیکەیان ناڕەزایی خۆیان سەبارەت بەمە دەربڕیوە بەڵام گوێی پێنادات. ئەم پێناخۆشبوونەی فەڕەنسا و ئەمریکا ینی هیچ لە مۆزۆی ئێران دەگۆڕێت لە کاتێکدا و کاری خۆی هەردەکات. مانای چی ئەم پێناخۆشبوونە؟ ئەم پێناخۆشبوونە تەنیا من دوابی دەکەمەوە کە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک سەرێکی دیپلۆماتیکی هەیە و بە جۆرێک لە جۆرەکان ئەوان گەرەکیانە مەسەلەی قسەکردن بە نەسیحەت ئامۆژگاریکردن یا بە مەحکومکردنی وا باسکەن کە مەسەلەی ئێمە ئاگاداری شتەکەن. نیشانی داوە کە پابەند ڕێکەوتنامەیەک نیە، هیچی یاسایی هیچی بۆ گرنگ نییە و کەرکاوەژۆشی بێدەنگیەوە تەنانەت لەو ناڕەزاتی ئێوە ئاگادارن کە چەند سەعات لەوە پێش ئاڵوگۆڕی تروریستێکی ئێرانی کرا کە حکمی 20 ساڵ زیندانی هاتوو بە حکومت و تاوانەکەشی مسۆگر کرا لە خاکی ئوروپادا ئەنجام دات. ئاڵوگۆڕیان کرد لەگەڵ سجنکراوێکی بلژیکیە. بۆیە ئێران ئەوەی پیشان داوە کە پابەندی هیچ ڕێکەوتنامەیەکی نێونەتەوەی نییە و بە جۆرە لە جۆراکان گاڵتەی دێ بە هەموو شتێکە و ئەم جۆرە سوکەوتە دوانەی وڵاتانی ئوروپی وڵاتانی خەریکە کەڵک وەرئەوەی بەرنامەکان و پرۆژە هێرشبەرانەکەی خۆی بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەنسبەت کاپسیەکان و بەنسبەت هەموو دنیا باتە پێش. باشە ئێران و ئەمریکا و فەڕەنسا بەڵکو دەڵێن ئەمە بۆیە پێمان ناخۆشە و ئەم با کارە سەرکۆنە دەکەن لەبەرەوەی کە کاریگەری هەیە لەسەر ئاسایشی ناوچەکە. فعلەن تاقیکردنەوەی ئەم جۆری موشەکە بالیستیانە کاریگەری لەسەر ئاسایشی ناوچەکە دەکات هەیە؟ بێگومان کاریگەری لەسەر ئاسایشی ناوچەکە کە وەختەی لەسەر کڵاوکەی حاژەکەکەی ئیسرائیل ئەبێ مەحفۆ بکرێت دائەنێت کاتێکە ماکتێک لە قودس دائەنێت دیارە بەردەنگی تایبەتەکەی ئیسرائیلە و کاتێک قسە لە ئیسرائیلەکە لەواقعدا خەریکە بەرژەوەندی هەموو وڵاتانی ناوچەکەشە باتە ژێر پرسیار و نیشانیشی داوە لەم ماوە کە نە بە بەغدادۆ وێساوە نە بە بەیروتۆ وێساوە نە بە سەنعاوە وێسا و هەموو وڵاتان بە جۆرێک لەواقع زەربی ئەویان خواردووە و بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئەو کێشەوە مەشاکلە بوون. بۆیە بەڵێ ئەوەی کە بە دەستی ئێرانۆیە چوەکو هێزی درۆنەکانی چوەکو هێزی ناوەکیەکەی چوەکو هێزی
هاژەک و موشەکەەکانی بە جۆرێک لە جۆرەکان چه هێزە نیابەتیەکانی هێزە بە وەکالەتەکانی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تووشی کێشەوگرفت کردەوە ئێستاش خەریکە هەرەی پێدا تەنانەت بۆ ئوروپا و لەو لایشۆ لە باشە بەڕێز خۆشحاڵانە قسەی کە تۆ لەی دەکەی ئێران ناوێت گێڕایالی ئەم یاسایانە بێت یاخود ئەم کاردانەوانە بێت بەردەوام و کارێکی خۆی حەزی پێ بکات و بێوێت دەیکات وایە؟ نەخێر بە هیچ جۆرێک لە جۆرەکان گوێڕایالی ئەم یاسانە ناوێت دوای ئەوەی شتێکی تریش هەیە باشە ڕێکەوتنامەیە بڕیارنامەی 22 نێتەوە یەکگرتووەکانیش ئەوەندە ئیبهامی تایە ئەوەندە لێڵی تێدایە کە هەر کەس بەلای خۆیان ئەکێشێ تۆ ئەگە سەیرت کردوێ لێرە باسی ئەوە کرد کە مەسەلەن تاقیکردنەوەی موشەکە باڵستیەکان بە جۆرێک لە جۆرەکان خزمەتکردنە بە بەرنامە بەڵام لەواقعدا تۆ کاتی سەیری ڕێکەوتن بڕیارنامەکەی 22 22ەکە زۆر بە شێوازێکی ساکار سەبارەت بۆ شتە قسە کراوە و بە جۆرێک باسی ئەوەکەن کە ئەمە ئیلزامهێنەر نییە بۆ ئێران تەنیا ئەوە بووە کە مەزان لە پەیوەستی ئەو بڕیارنامە بە جۆرێک لە جۆرەکان شتێک نووسراوە کە ئێران ئەبێ خۆی ببوێرێ لەوەی کە تاقیکاری موشک کاتۆ بەرنامە ئەتۆمیەکەیە. بەڵێ بەڕێز بەهزاد خۆشحاڵی چاودێری سیاسی لە فرانکفۆرتەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی ئەمان دوومان کردی کاک بەهزاد سوپاس.